بەهۆی مانگرتنی کارمەندانی ژینگە پارێزەوە شەقامەکانی بێرمینگام پڕبووە لە خاشاک و پاشماوە. نزیکەی 7,000 تۆن پاشماوە لە کۆڵان و سەرشەقامەکان دانراون. خەڵکی گلەیەکی زۆر دەکەن لە بۆنی ناخۆش، بڵاوبوونەوەی جرجە و هەروەها مەترسیە تەندروستیەکانی. ئێرە شاری بێرمیگامە، شاری کەلتورە جیاوازەکان. بەهۆی مانگرتنی کارمەندەکانی شارەوانی ئەم شارە بۆتە زەبڵخانە. بۆیە دانیشتوانی ئەم شارە داوای هاوکاری بەپەلە دەکەن. کوچە و کۆڵانەکانی بێرمیگام و بەریتانیا بە شێوەیەکی ناشیرن و پیس دەردەکەوێت. زیرەوە سیمایەکی زۆر ناشیرن بە شارەکە و دەوروبەر دەگەێنێ. ئێرە سیمایەکی زۆر ناشیرنی هەیە بە هیوام کە شارەوانی خاوێنی بکاتەوە و چاکی بکەن. About 4-5 weeks we have plenty rubbish in the kitchen and outside the bin. They are full, everything. They didn't take it away, so we have no space to where we put the rubbish. Really, it's difficult for us. Everywhere is bad and it's smelly. ئێستا من ئەم خۆڵ و خاشاکەم پێیە، نازانم چی لە بکەم و لەکوێ فڕیدەم. بۆچی کارمەندانی ژینگە پارێز مانیان گرتووە؟ کاونسڵ هەندێک جۆرە کاری نەهێشتەوە وەکو کارمەندی ڕیسایکلین و بەرپرسی کۆکردنەوەی خاشاک. ئەمە شواتە نزیکەی 150 کارمەند زیاتر لە 8,000 پاوند لەدەست دەدەن لە موشەکانیان. یەکێتی کرێکاران دەڵێت ئەمە نادادپەروەریە، بەڵام کاونسڵ دەڵێت تەنیا 7 کرێکار پارەکانیان کەم دەبێتەوە و هەروەها ئەم گۆڕانکاریە کۆکردنەوەی خاشاک باشتر دەکات. ئەمەش حاڵی خۆڵ و خاشاکی شاری بێرمیگامە. کارمەندانی شارەوانی مانیان گرتووە لە ڕشتنی خۆڵ و خاشاکی ئەو شارە، هیواداری ماگرتنەکەیان بشکێن و بەستین کات پاڵخایانی ئەو شارە بگەڕێتەوە دۆخی پێشوو دۆخی ئاسایی خۆی. پاشماوە و خاشاکێکی زۆر کەڵەکە بووە، ڕێوی جرج و مێرویەکی زۆری لێکۆبووتەوە. خەڵکی دەڵێن شەقامەکانیان هەرگیز هێندە پیس نەبووە. هەندێک کەس هەست بە فشار و بێزاریەکی زۆر دەکەن سەبارەت بەم دۆخە. بەڕاستی لە ڕووی شارەوانیەوە بێرمیگام بەڕاستی پشتگوێ خراوە لە زۆر ڕووەوە. یەکەم شت شارەوانیە کە بە خۆمان بەڕاستی پارە دەدەین بە سیاری خۆمان زبڵەکانمان فرێ دەدەین. ئەوەی دەیبینی ئەوە سیمای شارەکەیە، هەر لە خۆتانەوە نزیکە گەر کامێرەکە بسوڕێنی و ڕوولێ بکەی سیر بکەی. بەڕاستی زۆر پشتگوێ خراوە لە ڕووی شارەوانیەوە. هیوادارم ئاوڕی لێ بدرێتەوە. ڕێژەی خاشاکی کۆنەکراوە بۆتە دوو هێندە لە ماوەی چەند هەفتەیەکدا. مانگرتنەکە لە مانگی یەکی ئەم ساڵەوە دەستی پێکردووە، بەڵام بووە بە مانگرتنی تەواوەتی لە 11 مانگی 3 بەدواوە. تا ئێستا گفتوگوی نێوان کرێکاران و کاونسڵ هیچ ئەنجامێکی نەبووە. حکومەت دەڵێت دەیانەوێت کێشەکە چارەسەر بکەن و یارمەتی دەربن بە مەرجێک پارەیەکی زۆر لە ڕێکەوتنەکە لەسەر حکومەت نەکەوێت. هەتا چاو بڕکە خۆڵ و خاشاک ئەم ناوەی تەنیوە. شەموز نادر، بی کەیفۆ، بێرمیگام.